نا دەفتەرونی زۆرە ئاگام لە بازاری هەیە کاکە 3 دانە شوقم دەوێ بەڵام بەدە دەفتەری باشە بەڵام شوقەکان ڕویان لە باخچە نییە ڕویان لە جادەی گشتیە نا ئەما مامەلەکەمان ئاوا نەبوو ئەمن ئاوا نامەوێ بەڕاستی ئەگەر ڕوو لە هەدیقە نەبی نامەوێ باشە بەڵام تخوا دەبی نەقدیەم قارێ بدەیت ئیدە باشە تۆ ئەگەمە بەست پارەیە هیچ مشکلێ نییە برا ئەمن ئێستا بە گۆرانی کوڕم دەرێن بچی لە بانقی پارەی کاش لەو ڕابکێشی باشە جانە باشە کاک جەودەر دێڵە کاکە خوا عافیز باش نازام لۆم لێ دەکا و کوڕە جەرجی کون کردم کچێ شاناز ئەتوش لۆ جواب نادەیەوە شاناز بەڵێ جەودەر هاتم ئێدەوەرە بزانە کوڕە لەکوێیە باشە هاتم فەرموو پیاوەکە کا گۆرە لە ژوورەکەی خۆیەتی نووس نەخێر لە ژوورەکەی خۆی نییە دە باشە بۆچی وەنە سەرەخەیتە سەری گوناه حەوا مەکە کچی هەموو خەتای تووە ئەوەندە دیفاعی لێ دەکەی ئێستا ئەو ماوەی نایەتە کۆمپانیاش ئەی باشە ئێمە هەرو کوڕەمانەیە کچێ خۆزیە نام دەزانم ئێستا لەکوێیە بە خۆم دەچم عیلاجی دەکەم ئێستا لە بەزمەکەیە باشە تووڕەمە بە جەودەر توخوا دەبەسە توش جەودەر گۆران کورە گۆران دە باشە بۆ هاوارەکە ئێستاوە نەبینی خەوتووە شەوێنە نووسیا ئێستا نووسیا هەلێدیان قەرم قاقەزی دانیشتیا دە باشە دانیشە کورە گۆران کورە هەستە کاکە هەستە کوڕم دەبڕۆ بانقی 3 شوقەم کردێ با پارەی ڕاکێشی ئەی باشە بۆ هاتووڕێی دە بۆستە جارە باخە و بەری بابانانی بخوانجە کچی ئەمن کو تووڕە نەبم ئەوە 24 ساعت خەرج دک خەریکی نووسی نییە کوڕم هەستا چاوت کۆ هەستا دەوازی لە بێنە هیلاکە کچێ هیلاکە کچێوە چی کردێ بەدیان ئەو شتە قۆڕانەوە دانیشتێشتی عەلەق و پەلەق دەنووسی دە باشەوە هیوایەتێتی تو بۆ جارێک لێ تێناگەی گونا حەوای لێ مەکە هەموو ئەتوپژی دەکەی لۆی ئەو کوڕەوەی لێ هاتیە ئەی بەڵێ لە بەرەوەی یەک کوڕم هەیە بابە دیفاعی لێ مەکەم وەندا هەستا بابە هەستا کوڕم دەی هەستا دەموچاوە دوشۆ دەی هەستا هەستە گۆرانجان هەستە کوڕم بابە بە خۆت دەزانی خەریکی ئەو نووسینەوە دەبی تەواوی بکەم کورە مێشت بکەوە کورە کتاب نووسین و ڕۆمان نووسین و تیرۆک نووسین کەینە ئیشیمەیە بە خۆت دەزانی ئەمە ئیشیمە بازرگانی کردنە بابە جان چەند جارم پێ گوتی بازرگانی ئیشی من نییە خەونم هەیە بابە لێم تێ بگەن خەونم هەیە دەوازی لە بێنە ئەو کوڕە شێتم دەکا وازی چی لێ بینم کورە ئەتو ئەگە نووسەرێکی باش ببێ نووسەرێکی باش هەتا ئێستا کتابەچان لۆ تەبع دەکرد دەبا پێت بڵێم ئەو ڕۆمەعیدم لەگە نازانین خانی سەر نووسەر هەیە هایتڕێ کورە بابە نازداری چی و حالی چی ئەم بە تەمامە شەریکەکی گەورەی کارەبایاتی لۆ بکەمەوە بیکەمە مدیر لەو شەریکەی بابە جان ئەمن نامەوێت بمە مدیر ئەمن دەبێت بمە ڕۆمانووسەکی گەورە هەتا ئەو کاتشە تو شانازی پێوە بکەیت کورە ئەمە شانازی بەشتی قۆڕوە ناکەم شانازی بەوەی وە دەکەم ئەتو پێت برێن گۆرانی کوڕی جەودەت بزن زمانی بابە جان بە قوربانت بم ئەمن نامەوێت دەوڵەمەندم ئەم کەیفم بە دەوڵەمەندبوونی نایە ئەمن دەبێت لەگەڵ چینی هەژاران بم بابە جان دەبێت شتەکە پێ بڵێم ئەمە دەبێت پرسیارم هەبێت پرسیارم هەبێت بابە دەبێت پرسیارم هەبێت لەو جەنگانێکە لە ژوورە تاریکەکاندا هەڵدەگرسێنن خەڵکانێکی بێگوناه هەیە دەبنە قوربانی بابە دەمەوێت وەڵامی نائەداڵەتەکانی گەردوو بدەمەوە بابە جان ئەمە دەبێت پرسیار بکەم بزانم خەڵکانێکەیە کە وەچی تو ئەوها بەبێ ماندی بوون وەچی بچ مەبەستمەوەیە کوها بدەوڵەمەند دەبن بێدەنگ بە زۆر تەجاوزت بەرامبەر بابەت کرد تێگەیشتی حاشاد لێ دەکەم لە سەنگوت و سامانی خۆم هەمووت بێبەش دەکەم خوا بە قسەی باوکت بکە زۆرە ترسم لە ماڵەوە دەرت بکە آخر بووای لەگەڵەکەی خۆ دەزانیت چەند تووڕەیە دایە بابەت دژی خەونی کوڕەکەم ئێوە کەنجیم بابایەتیە خۆ دەزانیت خەتای تۆیە بۆ بە قسەی ناکەی آخر چی ئیسفادی لەو نووسینانە کردووە کوڕم دایە گیان بە خۆت دەزانم نووسین گەورەتری خەونی منە ئەزانم گۆرانگیان بەڵام باوکیش لەسەر حەق و مەسلحەتی تۆیەوێت دایە ئەم دەبی بڕۆم باشە یەکەم جار بڕۆ بۆ لای باوکت داوای لێبوردنی لێ بکە و دەست
ویستی ماچکە ئەوڕۆ مەعیدمەیە گە نازانی خانی سەر و سەر باشە تو بوو بە قسەی کەس ناکەی دەسەرەتا بڕۆ بۆ لای باوکرد دا پێم گوتی ئەوڕۆ مەعیدم هەیە دەمێ بڕۆم دایکە تو خوابم بوو نەخۆشخانە ئەی کوڕم پارەمان نییە گیانی دایە دایکە کۆرە بێ گیان دایکە جوان چوو بە باوکم بڵێ باوکم باوکت هەرپارەی پێ نییە دایکە ئەخەوڕۆ سێ ڕۆژە نەچوم بۆ مەکتەب قەیناکە کوڕم نەخۆشی ئەو ڕۆژ مەچوو ئەخە دایکە ئەو ئیمتحانمەیە دوایە دینەسم ساقیت دەبم کوڕم بۆ وەعزەوە ناتوانین بچی بۆ قوتابخانە نەیگەڕێ دایکە گیان دایکە بڕۆ بە باوکم وەڵە ئای دایە کوڕم ئای ئێستا دێمەوە باشە باشە دایکە زۆرەوە ئای دایکە سامان سەهەن نەخۆشە ئەخۆ من دکتۆر نیم ژناکە سامان ئەو ژیان نییە بدیکەی قەرزاری دار و بەردین هەی ئەوە نییە ئیشەکەم ئەوە نییە کرێکاری ئەەکەم چیتر بکەم باسی کامە ئیش و کامە کرێکاری دەکەی ڕۆژێک دەچی دە ڕۆژ ناچی لەبەر نووسینە بێمانایەکانت وەڵڵاهی ئەگەر نووسینەکانت جوان دەبوو خۆم پشگیریم دەکردی ئەو ڕۆژە شارەکان لە فەیسبووکیش بڵاو کردەوە بۆ نمونە یەک کەسیش دەستخۆشی لێ نەکردی کاک ڕەسوڵی شاعریش ئەیوت ئەوانە بەس شعر نین لە قسەکردن دەچن ژنەکە ئەوانە حەسوودن ئەوانە نایەنەوێ گەنج پێ بگات ئەوانە هەمویان لەو قەڵەمەی من ئەترسن قەڵام پارەم دێ سەهەن نەخۆشە دەیبم بۆ دکتۆر ئەلو لە چاپخانەی نیشتیمانەوە پەیوەندیەکەین باشی؟ گیان باشی گیان ئەحواڵە سوپاس خاتو نازانینی سەرنووسەر ئێوێ بتانبینی ئەمڕۆ گیان بێمە کۆ کاتژمێر سێهەر لە ئۆفیسەکەی خۆی بەسەر چاو ئەمرەکەی قوربانم زۆر سپاس وەی جانێ خوابت کابێ وەی چ بوو؟ لە چاپخانەی نیشتیمانەوە تەلەفۆنیان کرد ئەبێ بڕۆم بۆ ئەوێ ئەگەر ئەو کتێبەی من پڕفرۆشترین کتێب نەبوو لەم شارە حەقت بێ تێگەی ژنەکە هەمان گورە دڵم خۆشە وازم لێ بێنن باوکەی گیان باوکەتی خوان نەخۆشم ئێ باشە باوکەی گیان پارەم دێ کوڕ دەبم بۆ گورە بەسەر چاو ژنەکە ئەو بارە 5,000 ئێ ژنەکە بڵێ خوانەی بڕێ دەبڕە لای دکتۆری ئیسماعیلەوە تا لێرەیە نانی نیوەڕە پێ حاضرکەم یای پێ بمە دکتۆر وەرە کوڕم ماچێکم دەرێ هەی شێرەکەم باشە من ئەڕۆم بۆ چاپخانە درەنگە بۆ من باشە ئاگات لە مناڵەکە بێ خواحافیز کوڕم دەبم بۆ دکتۆر باشە خواهێگە ڕزگارمان کەی لە وەزعە والله پیشەی نووسەری کاری پیاوەکەی من نییە ئەزیزم ئەوە ئەسلەکەیە ئیتالیا و قاغەزە جانەکەم خۆسینیەکە نییە ئەو مەتری $5 200 تۆپت دەوێت زۆر باشە دەتوانین 10 سنت لەو فرێدی بە $4.90 دەدەینی حەزیزم لۆ دڕەوان دەکەم دیاڵە جانەکەم خواحافیز ئەلۆ کاک ڕەزاق بەخێری فەردەنج ئەوە 200 تۆپ لە قاغەزە ئیتالیەکەم فرۆشتیە لۆ کاک سەر هەنجی ڕەوانکەن باشە دیاڵە خواحافیز
بەخێر بێ کچم. باشی کاک جەودەت ئیشت پێم بوو بانگت کردم. کچم من دەمێکە بە پەیوەندی نێوان تۆ و گۆرانی کوڕم دەزانم. ناوان نییە؟ نا هەموو کۆمپانیاش کارمەندانیش هەموو بۆ بابەتیەوە دەزانن. بەڵام گرنگ ئەوەی ئەم پشتگیریتان دەکەم. بەڵام بە شەرتە ئەگەر مەبەستان زەواجکردن بێت. ئینشاءڵڵا ئەگەر خوا بیاوە. کچم باشی دەزانم بە چ مەبەستێک دەتەوێت مێردی پێ بکەیت. چ مەبەستێک؟ بەرحاڵ کچم بەڵام من یەک داواکاریم لە تووە. بەڵێ فەرموو. دەبێ قەنەعات بە گۆرانی کوڕم بینی، واز لە نووسین و ڕۆمان و ئەو بابەتانە بینی. کاک جەودەت خۆت دەزانی گۆران بە قسەم ناکا ئینادا. کچم پێی بڵێ بڕوا بکە وەسیەت نامەیەک بە دەستی خۆم دەنووسم لە پاش خۆم لە گشت سەروەت و سامانەکەی خۆمی بێبەشی دەکەم و هەروەها مەحکەمەش ئاگادار دەکەمەوە. ئەزە ئەتۆش جوان بیر لێ بکەوە، یان گۆرانی نووسەر یا ئەوەتە گۆرانی بازرگان. نانا بەسەر چاو خۆم قسەی دەگەڵ دەکەم قەناعەتی پێدێنم. ئێستاش دەتوانی بچی پەیوەندی لەگەڵ بکەی و قسەی لەگەڵ بکەی. خەمت نەبی من خۆم قسەی لەگەڵ دەکەم. بەسەر ئیزنت. فەرموو. بەخێر بێ کاک سامان. زۆر سپاس نازانی خان. خوا بەخێر بێ. کاک سامان چی شەکەی؟ من خەریکی شعر و نووسینەکانم. باشە لە پاڵ نووسینە هیچ ئیشت کە ناکەی؟ جار کاری کرێکاری دەکەم. ئیش هەیە؟ باشە ئەلحەمدوللا. ئەدی هاوسەرەکەت چی شەکە؟ ژنی ماڵەوەیە. کاک سامان کرێچیت؟ بەداخەوە بڵێ. کەواتە باری ئابووریت باش نییە. بڵێ. زۆر بەداخەوە. کاک سامان قسەکت پێ دەڵێم بەس عاجز مەبە. فەرموو نازانی خان. شعرەکانت هیچ بنەمایەکی شعری تێدا نییە. تەنیا چەند قسەیە کە ڕیزت کردیە. ئەو جەبەجێ منەکەی لەو بەرژەوەندی تومە بڕۆ هیچی بکار و کاسبی خۆت کە باشترە چونکە بەڕاستی شعر پیشەی تو نییە. ئەی من شعرەکانم چی دەکەم؟ کوڕم ئەوە پێتەڵێم ئاخر شعر نییە بە دوو ئیش و شتی خۆت بکەی باشترە ئەوە پیشەی تو نییە. بیخۆ کوڕم. ناخۆم. بیخۆ باش ڕووبەکەت بدەمێت چابیەوە. ناخۆم دایە دڵم هیچ نابە. هەی هاوبەر دومرە خۆ باشە؟ نانا دەی ناخۆم. کوڕم. السلام عليكم. عەلەیکوم ئەسسەلام. چیتە؟ هیچم نییە ژنەکە. ئەمانەت بینیوە. خاتو نازەنین منی لەو خەوە بە خەبەر هێنا. خەوی چی؟ من شاعر نیم. من ناتوانم شعر بنووسم. بۆیە سوپاس یەکەم کە منی بە خەبەر هێنا. لەم ڕۆوە بڕیارە دەم بۆ خێزانەکەی خۆم بژیم. بۆ ئێوە بژیم. نامەوێت چی تر بە زۆر شعر بنووسم. خۆم بە شعرا هەڵواسم. وەرە شێرەکەم وەرە. باوکە بە قوربانت بم. ڕۆحەکەی باوکە. خۆشم دوی باوکە. کورە جەرگی خۆمی. باشترین بڕیارت داوە. باوکە لە ماوەی دووە ئیشی دەکەی بۆ من؟ ئەی ڕۆحی باوکە بە سەرچاو. ژنەکە لەم ڕۆوە ئیتر سامانێکی تر ئەبینیت.
الحمد ئەو لله سامانەی جاران نەما الحمد لله شکر بۆ خی گەورە گورە بە قوربانتان بم باش ئەتو کو زادیوەت هەیە بەم بڵێ دووسەرنی وەچی پێم گوتی ئەتو هیچ لە تەکنیک و ڕێستاکانی ڕۆمان نازانی جارێ پێم بڵێ چەند ڕۆمان خوێندیتەوە چەند ڕۆمان خوێندیتەوە من کوڕم شتێکت پێ بڵێم لۆ ئەوەی ڕستەیەک بنووسی پێویستت بە خوێندنەوەی چەندەها ڕۆمان هەیە ناوەڵا مەسەلەکە ئەوە نییە ئێوەی پیر هەمیشە ڕێگرن لە بەرامبەر گەنجەکاندا دائیم خەونەکانی مەدەکوژن نا ئەتو هەڵەی ئەوە ڕاستیەکەیە باشە لۆ ئەگەر کەسێک قسەی ڕاستیمان پێ بڵێ ئێمە بە دژمنی خۆمان سەیریەکەین ئێستا پێم بڵێ ڕۆمانەکەم لە چاپ دەکەن بەداخەوە نەخێر گۆران سڵاو سڵاو جانەکەم چۆنی باشی؟ باشە جانەکەم تو کوی سپاس دەکەم وەڵام منیش باشم ئەوە چییە؟ فترێکە وازتینا لە کۆمپانیای نای دەڵێ بیرمان ناکەی؟ بیرتان دەکەم بەڵام هەندە خەریکی شکاری خۆمە ئەت پێم بڵێ لەبەر سەر فۆن دۆم کردەوە پێت دەڵێم ئێستا پێم بڵێ بزانم بۆ ئەو هابێت تاقەتی هیچ نییە چۆن هیچ نییە؟ هیچ نییە هەر خەریکی نووسینەکانی خۆم هەر بێت تاقەتی ئەو شتانەوە ئەرێ پێم بڵێ نووسینەکان چاپ کران؟ چاپ نەکردێ بەڵام بە تەمام یعنی خاتون نازەنین ڕازی بوو چاپیکە؟ بەداخەوە نا بەس بە تەمام لەسەر ئەرچی خۆم بە چاپیان بگەین گۆران حەز ناکەم ئەو قسەی بکەم بەڵام نووسینەکانی تۆ ئەگەر کەلکێکیان هەبا ئێستا کتابخانەکان پڕ بوون لە نووسینی تۆ وانە؟ سەناریا ئەتوش بە چیوان دیکە فکر دەکەیەوە؟ نا من ئەو هافکر ناکەمەوە جۆ بگرە گۆران مەوزوعێکە دەمەوێت بۆتی باس بکەم مەوزوعی چە؟ هیندێک پێش ئێستا لەگەڵ کاک جەودەتی قسەم کرد گوتی گۆران واز لە نووسینەکانی نەینێ لە هەموو سەرەت و سامانم بێبەری دەکەم هێزە چییە؟ دەبا بێبەری بکە چۆن؟ یعنی تۆ دەتەوێت ئەو هەموو سەرەت و سامانی بگۆڕێ بە نووسینێکی؟ گوێ بگرە سەناریا هەموو سەرۆت و سامانەکەی بابم ناگاتە یەک نووسینەکانی من تێگەیشتی ئا بەبیرماتەوە ئەوی ڕۆژێش نازانم هیوان بۆی وازکردەوە گوتی نازانم لەگەڵ گۆران هاوسە جیری بکەم پۆز بەسە سەرۆت و سامانەکەی گۆران لێت دەم و ژیانم تەواو دەگۆڕێ هیوان بەس حەسوودە تێدەگەی ئەو بەس حەسوودی بە من و بە تۆ دەکا من خەم لە تۆ دەخۆم چۆنە تۆ ئەو هەموو سەرەت و سامان دەگۆڕێەوە بە نووسینێکی من خەم خۆری تۆم ئەتوو خەم لە من دەخۆیان لە سەرەت و سامانەکانم گۆران کەل لە ڕەقی بێ عاقڵ ئەلۆ کاک جەودەت باشی؟ بەڵێ سەناریا خان چیت کرد؟ کاک جەودەت گۆران وازی لێنە ڕازی نابێ بە هیچ شتێکی قەناعەتی نایە کچم تۆش ئەگەر عەشقی ڕاستەقینەی بایی دەتوانی قەناعەتی پێبینی بەڵام هەر قسەکەی من دەرچوو تۆش کەت بێت دوای سەرۆت و سامانەکەی کاک جەودەت ئەوە چ قسەیەکە دەیکەی دەڵێ کەس سەرۆت و سامانی ئێوە نەبن من واز لەو کۆمپانیای دێنم واز لە گۆرانیشم هینە خواحافیز خۆشەویستان ئەمڕۆ نۆبەرەی نووسەرەکی گەنج کە بەڕاستی توانەیەکی زۆری هەیە کاک گۆران
ڕۆمانی خۆی بڵاو کردەوە شاینی وەرجێرانە بۆ هەموو زمانەکانی دنیا. ئێستاش پێکەوە بە چەپڵەیەک بە خێراتنی کاگۆران دەکەین بە بۆنەی کتابەکەی ڕۆمانی مەلا غەریب. بەڕاستی پێویستە ئێمە گرنگی بە کەسێکی ئەوها بدەین. ئەو توانێت کە هەیتی بە خۆرایی نەڕواتن. ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە لە ژیانم. ئەمڕۆ وەڵامی هەموو ئەو دەنگانمدایەوە کە پڕ بوون لە بێهیوایی. ئەمڕۆ ناومێدیم گۆڕی بۆ ئومێد و ناشرینیەکانم گۆڕی بۆ جوانی. دوای ململانەیەکی زۆر لەگەڵ ئەوانەی کە ببووم بە کۆسب لە بەردەم خەونەکانم توانیم لەمپەرەکان تێک بشتێنم و بگەم بە خەونەکانم یەکەم نۆبەرەی خۆم کە ڕۆمانی مەلا غەریب بوو بە چاپی بگەینم. میوانانی ئازیز، ئێستا دەتوانن بێن بۆ ئەوەی کاگۆران لەسەر کتابەکەی خۆی ئیمزاتان بۆ بکات. بەخێر بێ. سلامت بی. خێری مامی. والله ئەوەی ڕاستی بی کوڕەکەم حەزم کرد بەیەکەوە دانیشیم چیرۆکە کێلۆتی باس بکەم. مامەجان دەکرێت لۆ کاتە چکەبی؟ کاتت نییە یان لە خۆبایی بووی؟ نا مەسەلەکە ئەوە نییە، بەڵام کاتە چکەبی باشتر نییە؟ بەجۆی منکە ئەگەر بێ و جۆلۆ چیرۆکەی من ڕابنی ڕەنگە بتە هەوێنی ڕۆمانێکی زۆر گەورە لۆتو بەجۆم کە وەرە بادانیشی. زۆر باشە مامۆستا جان، دەکرێت هەندێک زلمان بدەیت سەراحەتی خۆ قوربان. سپاس. فەرموو. چیرۆکەکەت بە کورتی لۆ دەجێڕمەوە. فەرموو. لەو شارەماندا کەسێکی نیشتمان پەروەر و شۆڕژێر هەبوو، هەروەها ڕۆمانوسێکی زۆر بەتواناش بوو. هەر لە سەرەتای شەستەکانەوە دەستی بە نووسینەوەی مێژووی پڕ لە نەهامەتی و خێناوی میلەتی کوردی دەکرد. باسی لە فرمێشتی خێناییدا کە شەهیدی دەکرد، باسی لە ناڵە و هات و هاوار و ئەشکەنجەی گەنجە بەندکراوەکانی دەکرد. لۆمانی دەژێڕاوە، هەروەها باسی لە ئەو پیلانە نەدەکرد کە وڵاتانی ئەقلیم بەرامبەر بە دۆسی کوردیان کرد. هەروەکوتم کەسێکی شۆڕژێڕیش بوو، هەرزوو بووی وایەکێک لە شارەنیێنەکانی ناوشار. زۆر چالاکانە و بوێرانە کاری دەکرد ناوشار لەسەر دیوارەکان بە ڕۆژی ڕووناک دروشمی دژی ڕژێمی بەعس دەنووسی. ئەو گەنجە بەردەوام بوو، لە پاشان ئەو گەنجە ڕووی لە شاخ کرد و بوو بە پێشمەرگا. بەڵام چ پێشمەرگەیەک، پێشمەرگەیەکی ئازا، چاو نەترس، بوێر. دژمن لە دەستی هەیداد و بێدادی بوو، هەرچی پلان هەبوو بەرامبەر بەو کوڕی کردی، هەرچی سیخور هەبوو بەکاری هینا، بەڵام نەیتوانی زەفەری پێ ببە، تەنانەت نەیتوانی برینداریشی بکات. بۆیە ئەو دژمنە ناپاکە بێشەرمە
پەنایلۆی برداچی گرت و خستیە بەندیخانە دەستی کرد بە ئازاردانی هەستاش هەواڵی بۆ کوڕەکەی ناد لە شاخ گوتی ئەگەر بێت و خۆت نەگەڕێەوە خۆت تەسلیم بە ڕژەم نەکەیەوە ئەوە جارێش کە چاوت بەداکت ناکەوێتەوە. ئیتر ئەو گەنجە بە ناچاری لە شاخ گەڕایەوە و هاتە ناو شار چوو خۆی تەسلیم بەو ڕژێمە ناپاکە و دڕندەیە کرد. پێیانی گوت فەرموو ئەوە من چیتان دەوێت چۆنتان پێ باشە وام لەگەڵ کەم بمکوژن هەڵم واسن بەس دایکی من ئازاد بکەن چکە و گوناحی نییە. بەس ئەوان گاڵتەیان بە قسەی گەنجەکە هات پێیان گوت ئەگەر دەتەوێت دایکت ئازاد بکرێ دەبێ یارمەتیمان بدەی بۆ ئاشکراکردنی هەندێک ناو لەو کەسانەی کەوا لە ڕێخستنەکانی ناو شار کار دەکەن. بەڵام ئەو هیچ کات ئامادە نەبوو ناوی هیچ گەنجێکیت کە بدات چووکە دەیزانی ئەوانە درۆ دەکەن ئەوانیش بێن هەمووان دەکوژن و کەسیش ئازاد ناکەن. دوژمنەکان جەلادەکان دیتیان هیچ سوودێکی نییە. ئەو جارە چوون خوشکێکی ئەبیاهینا و لە بەردەمیان وەستاندی پێیان گوت یا تەراف دەکەی یان سەری ئەو خوشکت بپەڕێنین. بەڵام ئەو جۆی پێ نەدا. ئیتر کوڕەکەم ئەو ژیانەی ئەو لەو بەندیخانەیە بەردەوام و ساڵانێکی دوور و درێژ. کوڕەکەم تا ڕۆژێک کات ئەو گەنجە بەبەر لێبوردنی گشتی کەوت و لە بەندیخانە ئازاد کرا. کراوە بۆ ماڵەکەی خۆی کە نزیک ماڵەکەی خۆی بۆەوە چ ببینێت ماڵەکی وێران ڕووخاو تاڵانکراو تەنانەت ئەو ڕۆمانەشیان لێ دزی بوو کە بەنیاز بوو بڵایی بکاتەوە. تۆ باسی چ دەکەی ماما؟ کوڕم ئەتوو دەزانی ئەو کەسە چێ بوو؟ چێ بوو ئەو کەسە؟ ئەو کەسە مەلا غەریب بوو. مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە. مەلا غەریب ئەمنم. مامە تۆ باسی چ دەکەی؟ کوڕم دوژمن بەو دڕندایەتیەی خۆی گەنجی و جوانی منی دزی گەنجی تۆش شەو مێژوی منت دزی. ئیتر لەو ڕۆژەوە من وازم لە قەلەم هێنا وازم لە نووسین هێنا. لێبگەرە کوڕەکەم با بڕۆم لێبگەر. جەودەت بەڵێ ئاگات لە گۆران هەیە؟ گۆران
ئەجە گۆران ئاگای لە کۆمپانیا مایە خۆزی ئەوەشم نەدەبوو جاکۆب دەبوو دە باشە توخوا دەست پێ مەکەوە ئەمڕۆ حەفلەی هەبوو حەفلەی چێ ئێ لە کۆتایە کتێبەکەی چاپ کرا الحەمدولیللا ماشەڵڵا وەمزانی بیرۆکەی بزنسەکی گەورەی پێیە کتابی چی دەبڕۆ بڕۆ دەکەی کۆ بڕۆ باش یاخوا بەخێر بێتەوە کوڕم وەرە پیرۆزیشت بێ گیانەکەم من ئەمزانی هەروە سەرکەوتووە بیت گۆران کوڕم فەرموو کوڕم باشی بابا باشم بابا یاخوا بەخێر بێت کوڕم ئەوە چێ وا بێتاقەتی چیتە لە باتی دڵت خۆش بێ ئەی بۆ چاپێکت بۆ نێنم باخیرێ غەرق بووە بەڵێ بابا باخیرم غەرق بووە بەڵام غەرق بوونێک کە هیچ کار لی دەرباز نابوو ئەوەستە چییە بابا تو پێشتر چی ئیشەکەت دەکرد کوڕم تۆ پرسیارە پێشتری دوکانمە بوو بابا مەبەستم ساڵی هەشتایەکانە لە پاڵ دوکانداریت چی ئیشەشکت دەکرد باشە پرسیارە لۆ دەکەیت و بابا تو مەلا غەریبی دەناسی مەلا غەریب چێە مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە کورە ئەوزا ناو بڕام بوو ناوت لێنا مەلا غەریب بابا کورە ئەتو مەلا غەریبی لە کێ دەناسی بابا ئەمن نایناسم بەڵام پێرەچی ئەتو زۆر باش بیناسی باشە ئەتو پێم نارێ ناو بڕام بوو ناوت لەو کتابەی نا مەلا غەریب بابا بەخۆی ئەو ناوەی لێ بوو کوڕم بەس پێم بری ئەتۆ کەینێ دەبیە بەشەر لۆ دەست لۆ هەموو بابەتە چی دەبەی ها بابا ئەو ڕۆمانەی کە چەندی ساڵە دەسترا دەزانین چێن دەردیتمەوە لە ناو کەنتۆڕەکەی توریتمەوە بابا ئەمنیش پێم باش بوو لێش هەر بە ناوی خۆم بڵاوم کردەوە بابا ئەتو پێشتر ئیشت لەگە بەحسەکان کردیە هەر ئەتوش ماڕی مەلا غەریبت تاڵان کردیە چی گۆران باسی چیەکەی کوڕم بابا ئەو سەروەت و سامانەیە کە هەشتی شت ئەموو لێ خەڵکی سەرساوە و لێ قەومەوانە بیدر وەشتای بێتی کوڕەکەت گۆران بۆ قسانەوە بە باوکەوت گۆران 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 کوڕم لەناو ئازارێکی زۆردا بووم هەموو ڕۆژێک بەردەوام دەگەڕام تا ماڵی مەلا غەریب بدۆزمەوە شار هەمووی گەڕام تا ڕۆژێک گوتیان ماڵیان لە گوندێکی دەور و پشتی هەولێرە لە بەرزاییەکانی دڵۆپە بەسەر کەوتمەوە سەیری لۆکیشنەکەم دەکرد تا هاتم بۆ نێو گوندەکە تووشی کەسێک بووم وتی بڵێ ماڵی مەلا غەریب لێرەیە بەڵام ئەوەی چاوەڕێم نەدەکرد بیستم وتی مەلا غەریب 3 ڕۆژە کۆچی دوایی کردووە بەڕاستی تاسام هەستم بە تاوانێکی گەورە کرد ئاخ لەو غەدرە گەورەیەی کە من کردم دەبێت تا هەتایە باجەکەی بەتلانەوە و ئازاری وجدان بدەم تخوا بمبورە تخوا غەڵەتی زۆر سەرگەورەم ئەو تا ئەمانەتە کە تو بینیتەوە
بە گەورەی خۆ دێم خۆش بە توخوا